I was born in a country where anything was possible. We celebrated simple freedoms. فیلمەکە بە دیمەنێکی جوانی گوندێکی یوکراینە دەست پێ دەکات. شتێکم دەوێت کە وەک ئەفسانەیەک بچێت. ئەفسانەیەکی بێبەزەی ڕژیمی سۆڤیەت سەبارەت بە جوتیارانی یوکراینە خراوەتە پاڵیەک کە وای کرد میلیۆنها کەسیان بمرێت و سەرنجی بە وردەکاریەکانی مێژووی داوە. ئێمە تیشکمان خستە سەر هەوڵێکی زۆر کە دڵنیابین فیلمەکە لە ڕووی مێژوویەوە دروست بێت. ئەو فیلمە لەلایەن گەلێک مێژووناسانەوە پشتڕاست کراوەتەوە. ئیان ئێنهاتوێت دەرهێنەری خەرمانێکی تاڵ گوتی زانیاری ئەو سەبارەت بە ویشکە ساڵی یوکراینە وای کرد لەسەری بنووسن و سەرنجام لایانی دارایی بۆ فیلمەکە دابین بکەن. دەقی نووسینی فیلمەکە لەسەر بناغی داستانی دوو دڵدار یوری و تاتالگا دوو جوتیاری یوکراینەیە کە دوو هونەرپیشەی گەنجی بریتانیایی ماکس ئایرۆنز و سەمەنتا بارکس نەخشیان دەجێڕن. هەستم کرد گرینگە فیلمێک بە هونەرپیشەکان و شێوازی فیلمسازی نێونەتەوەی پێشکەش بکەم کە بینەرانی ڕۆژئاوایی حەزی لێ بکەن. فیلمی خەرمانێکی تاڵ بە بودجەیەکی 20 میلیۆن دلاری لە پایۆگۆڤۆ لە دەرەوەی موزەی مێعماری خەڵک و لە ژیانی لادەیەدا ساز کرا. ئەزمموی مێژووی ئەو وێشکە ساڵیە لە شێوازی فیلمەکەدا هەردەدیترێت. زۆرمان پێ ناخۆش بوو لە ڕاستیدا زانیاری زۆرمان لەسەر ئەو وشکە ساڵیە نەبوو. خەڵک دەڵێن ستالین ترسناکە. هەموو دەزانین شتێک وەک کارەسات لەو شوێنە هەبوو، بەڵام تا چ ڕادێک خراپ بوو بەڕاستی زۆرمان نەدەزانی. کاتێک نووسراوی فیلمەکە دەخوێنیتەوە تێدەگەیت هۆیەک هەیە کە ئەمن نایزانم و هۆیەک هەیە کە خەڵکانێکی زۆر نایزانن. ماکس ئایرۆنسی بریتانیایی بۆی بەگرفت بوو لە نەخشی یوریدا بێت کە ئەزمموی لە کارکتەرەکانی پێشووی خۆی زۆر جیاواز بوو. دەبێت بە کەسێکی تری هی سەردەمی زۆر کۆن وەکو گیان ڕێزگار بوونە پێویستە تو لە هەموو دۆخەکاندا زیندوو بمینی. تامرە حەسەن نەخشی کۆمسیێرێکی سۆڤێتی هەیە کە جوتیارانی یوکراینی کوشت. دەبواە بیدۆزمەوە کە چ نەخشێکی هەیە بۆچی ئاوا بوو بە بەدکار و ببێت بە کەسێک کە ئەو هەمووستەمکاریانەی ئەنجامدا. بابەتێکی زۆری تێدایە. ئیمە داستانێکی ئەبینداریمان هەبوو وەشکە ساڵی گەورەمان هەبوو. ئیمە بە شۆڕشی بەلشەبیکمان دەست پێ کرد. فیلمسازێک هەڵگرتنی فیلم لە شوێنێک لە کیەف تەواو دەکات. شوێنێک خۆپێشاندانێکی ناڕازایەکان لە ساڵی 2014دا سەری هەڵدا. کاتێک لە یوکراینیا فیلممان هەڵدەگرت ئێمە ڕاستیکی تەواو تاڵی مێژوویمان ئەزمون دەکرد. پاشان دوای چەند هەفتەیەک شۆڕش دەستی پێکرد. گەرچی زۆر لەمە پێشبیرۆکەی فیلمەکە لە گۆڕەدا بوو، ئێستا خۆڵخێنەرانی دەڵێن یارمەتی بە بینەرانی ڕۆژاوا دەکات باشتر لە نێوەڕۆکی گرژیەکانی ئێستای رووسیا و یوکراینە تێبگەن.